بەڕێزان سەبارەت بە نەخۆشی کۆڤید توشبوون بە کۆرۆنا ڤایرەس ئەلبەتە ئەم ڤایرەسە شتێکی نوێیە زانیاریەکان لەسەری بەڕاستی ناتەواون و ئێمە من هەم وەکو پیشە کە پزیشکی نەشتەرگەری سنگ و دڵۆبەرەکانی خوێنم هەم وەکو بەرپرسی ڕێکخراوی کەیساین کە تایبەتین بە توێژینەوەی زانستیەوە بە بەردەوامی چاودێرێکی وردی ئەو توێژینەوانەکەین کە لەم بوارەیە بڵاو ئەبێتەوە. ئەنجا توێژینەوەکان کە لەم بوارەیە بڵاو بنەوە بەڕاستی نایشارینەوە کەم و کورتیان هەیە. هەندێکی ئەتوانین بکرێ بە بەڵگە، هەندێکی ناتوانرێ بکرێ بە بەڵگە. سەبارەت بە ئەوەی کە پەیوەستە بەم کورتە ڤیدیۆ کە باز لە چۆنیەتی چارەسەرەکەی بکەین، ئەوانەی کە سلمێنراوە تا ئێستا ئەوەیە کە چارەسەری نەخۆشی کۆڤید بۆ نەخۆشانەی کە نیشانەیەکی کەم تا ڕادەیەکیش ئەوانەی نیشانەی مامناوەندیان هەیە، ئەلبەتە نیشانەکان خۆی لە لەرزوتا ئەبینێتەوە، لە کۆکە ئەبینێتەوە، لە تەنگەنەفەسی ئەبینێتەوە، لە شەکەتی و بێهێزی ئەبینێتەوە. ئەوانەی نیشانەیەکی تا ڕادەیە مامناوەندیشانێ لەم بوارەیە باشتر وایە لە ماڵەوە چارەسەری خۆیان بکەن وەک لەوەی بێنە خەستەخانە. لە چەندین ڕۆ ئەو لایەنە ئەفزەلیەتی پێدراوە و تەجروبەکان و توێژینەوەکانیش ئەومان پێڵێن. بەڵام ئەگەر کەسێ پێویستی بە ئۆکسیژین هەبوو، ئەوە بێگومان لەو کاتەیە پێویستەکە کە بێتە خەستەخانەکان. ئەوان بۆ سەبارەت بەوانەی کە لە ماڵەوە چارەسەری خۆیانەکەن مهمترین شتیان خۆجیاکردنەوە و ئایزۆلیشنە کە ئەمە هەنگاوی یەکەمە هەم لە چارەسەر هەم لە خۆپارێزی و لە ڕێگرتن لە بڵاوبوونەوەکەی. دوجارێتە سەر بەکارهێنانی دەرمانەکان. بەکارهێنانی دەرمانەکان وەک لە پێشەکێکە عەرزی جەنابتانم کرد بە هەمان شێوە کۆدەنگێک نییە لەسەر ئەوەی کە فلان دەرمان لە 100% ئیسفادەت پێگەینێ فلان دەرمان پێت ناگەینێ. کۆدەنگێک لە نێوان پزیشکان و توێژەرانان نییە. بەڵام ئەوەی کە باس کراوە سوودی هەیە، باس لەوە کراوە کە سوودی ئەبێت بەکارهێنانی ڤیتامین سی کە پێویستەکە ئەو کەسە ئەوانی کە نیشانیان هەیە ئەلبەتە پێویستەکە ڕۆژانە نزیکی 1 گرام ڤیتامین سی وەرگرن. جا 1 گرام 1 حب وەرەگرێ بە 1 جارێ خوا یان 2 حب وەرەگرێ بە 500 ئیخوا زۆر فەرق ناکا. دەرمانی دۆم کە وا پێشنیار کراوە کە سوودی هەبێ ڤیتامین دیە، ئەوش لە 1000ەوە بۆ نزیکی 4000 ئینتەرنەشنال یونت ئەتوانرێت ڕۆژانە بەکاربهێنرێ. دەرمانی سێم زینکە کە لە 25 میلیگرامەوە باس کراوە تا 75 میلیگرام ڕۆژانە توانی بەکاری بێنی. دەرمانی چوارەم میلاتۆنینە، ئەوش عینیشت لە 0.3 میلیگرامەوە باس کراوە تا نزیکی 6 گرامەوە. ئەمانە کۆمەڵی ڤیتامیناتن زیاتر بۆ بەرزکردنەوەی ئیمیونیتی و مەناعەیە. بەڕاستی لەمانە هەموو گرنگتر لایەنی نەفسی و لایەنی دەرونی نەخۆشەکەیە کە ئەمان ئەتوانم بڵێم پێگەی یەکەمی هەیە لە بەرزکردنەوەی مەناعەیە. کەسەکە پێویستەکە بڕوای بەخۆی هەبێ، پێی وای بێ کە زاڵە بێ بەسەرەوە نەخۆشیە ئینشاءڵڵا و خۆی بە نەخۆشێک و بە مردوێک حساب نەکا لە جێگا کەوتووە. ڕۆژانە بەگەر بتوانێت ڕاضە بکە، ئەگەر بتوانێت ڕاضەی سنگ بکات، ڕاضەی جسم بکات. ڕاضەی سنگ بە هەر شێوەیەک لە شێوەکان کە باس کراوە لە فوکردنە جیازی ئینسپایرێتمنتەر یان فوکردە میزەڵدان و ئەوانە کە تەمرینی تایبەتن بە سیەکانەوە، تەمرینی هاتوچۆ بە پێ خۆی بگەڕێ شتێکی باشە. لایەنە دەرونیەکە پێگەی یەکەمی هەیە تا ئێستاش لەم بابەتەیە. ئەگەر نەخۆشە گەشتە ئەوەی کە هەستی بە تەنگەنەفەسی کرد یان بەو جیازەی کە ئۆکسیژین ئەپێورێ لە خواردنەوەدەوە بوو، لەم حاڵەتە ئیجباریە بێتە خەستەخانەوە، بێ خەستەخانە چارەسەری ئۆکسیژنەکەی بۆ بکە. بەدەر لەمە باشترین شوێن بۆ چارەسەری خۆت ماڵی خۆتە، لەوێ کۆنتترۆلی خۆت بەدەستخۆتە و ئایزۆلیشن بەدەستخۆتە و لە ڕووی نەفسیەوە بەدڵنیایە و مرتاحە بێت کە هەمومان نەزانین کەن خەستەخانە بە خۆی جێکی نەفسی ناخۆشی هەیە لە هەموو شوێنێک وایە. بۆیە پێویستەکە ئەم ڕێنمایانە هەمولای هەموو کەسی هەبێت کە لە نیشانەی تا ڕادەیەک مامناوەندیش دەتوانێت لە ماڵەوە بۆ خۆی چارەسەر وەرگرێ و ئینشاءڵڵا خۆی گەورە هەموو لایەک پارێزێ. خۆی گەورەیش ئەم بەڵایەمان لە کۆڵ کاتەوە ئینشاءڵڵا.